دەم باش بخێر هاتن بەرنامەیە کورد کۆنەکشن ji dengê ئەمریکا. کورد کۆنەکشن li ser tevaya platformên dengê ئەمریکا و سەتەلایتا NRT jî tê weşandin. Li Washington demijmêr 8 spêdeya roja duşemê û ez dexîlê şemo. وەلای منیشەوە هێرۆ زەنگەنە سڵاوتان لێبێت لە بەرنامەی ئەمڕۆماندا چەندین بابەتی جۆراوجۆرمان بۆ ئامادەکردوون لەوانەدا کێشەی کەمبوونەوەی خۆراکی جیهانی بەهۆی شەڕ لە ئۆکرانیا ڕێککەوتنێکی هەردوو پارتی لە سیناتی ئەمریکا بۆ هەوڵەکانی نەهێشتنی توندوتیژی چەک لە وڵات وە کێشە و ئاڵۆزیەکانی عێراق و داهاتووی سیاسیە و وڵاتە. دیسان di bernameya îroda çima tundûtîjiya navkempên malbatên Daişê li Sûriya her tê û zêde dibin. میخائیل کاسیانۆف کە لە ساڵی 2000 بۆ 2004 سەرۆگۆزیری رووسیا بوو پێشبینی دەکات جەنگەکە ڕەنگە 2 ساڵ بخایەنێت بەڵام لەو بڕوایشدایە رووسیا دەکرێت بگەڕێتەوە سەر ڕێگایەکی دیموکراسی. لە دیمانەیەکدا لەگەڵ ئاژانسی دەنگوباسی فرانس پرێس ئەو پیاوەتەمەن 64 ساڵە کە کاتێک سەرۆگۆزیر بوو پشتیوانی لە پەیوەندیەکی باش لەگەڵ وڵاتانی ڕۆژئاوادا دەکرد گوتیشی وەک زۆرێک لە رووسایەکانی دیکە لە چەند هەفتەی پێش شەڕەکە لەو بڕوایەدا نەبوو بەڕاستی شەڕ ڕوو بدات. گوتی ئەو کاتێک کە 3 ڕۆژ بەر لە شەڕەکە پوتین سەرکردایەتی باڵای وڵاتەکەی بەناو بۆ کۆبوونەوەیکی ئەنجومەنی ئاسایش بان کرد ئەو جا تێگەیشت کە تەنها قسە نییە و گوتی زانیم شەڕێک دەبێت. دوای ئەوەی لەلایەن پوتینەوە لە کارەکەی دوورخرایەوە کاسیانۆف چووە نێو ئۆپۆزیسیۆنی رووسیا و بوو بە یەکێک لە ڕەخنەگرە هەرە ئاشکراکانی کرملن. ئێستا سەرۆکی پارتی ئۆپۆزیسیۆنی ئازادی گەلە کە بە پاراناس ناسراوە. و li Keyîv paytextê Ukrayna mozexanek hatiye vekirin ji bo nîşandana kelûpel û keresteyên şer yên ku niha li welatî hene ku sivîlan hêşta bi çavê xwe nedîtiyeka vî şerî çendê karîgerî kiriye ser jiyana wan. Otomobîl, zilîpoş, paşmayên mûşekan heta pêlav û keresteyên kesayetiyên ku serbazên Rûsî li dûxwe hêlane di mozexana niştimaniya dîroka Ukrayniya şerê duwemê cîhanê da hatine danîn. Rêveberê beşê perwerdeyê mozexaneyê gote Associated Press ku piraniya wan kereste û babetan ji aliyê karmendên mozexanê ve hatine komkirin piştî ku seredanên wan ji bo deverên rizgar kirî. Wî got jî mebest ji vî karî ew e ronahî bikeve ser rastiya vî şerê Rûsya li dijî Ukrayna dest pê kirî û her wesa jî da ku xelek baş agehdarî وان ڕۆژا ببە. ئۆکرانیا پێنجەمین وڵاتی هەناردەکاری گەنمە لە جیهاندا و پێش شەڕەکە خۆراکی بۆ جیهان دابین دەکرد. بەڵام ئێستا خۆی گرفتی هەیە بۆ دابینکردنی خۆراکی خۆی. ڕێگریەکانی رووسیا لە هەناردەی ئۆکرانیا بەل ڕێگای دەریای ڕەش کاری کردوتە سەر تەواوی جیهان بە تایبەتی وڵاتە هەژارەکان. نەتەوە یەکگرتوەکانیش داوا لە رووسیا دەکات ڕێگەی هەناردەکردنی گەنمی ئەمبارکراو لە ئۆکرانیاوە بدات. ئۆکرانیا کە یەکێکە لە گەورەترین هەناردەکارانی دانەوێڵە لە جیهاندا بە دوای ڕێگەیەکدا دەگەڕێت بۆ هەناردەکردنی دانەوێڵە و زەیتی ڕوەگ لە وڵاتەکەیەوە. ئەمەش دوای ئەوەی بارەکانی بەهۆی هێرشەکانی رووسیاوە لە بەندەرەکانی ئەو وڵاتە ڕاگیراون. ئۆکرانیا پێنجەمین وڵاتی جیهانە لە هەناردەکردنی گەنمدا هەروەها لە جیهاندا لە 3 ڕیزبەندی یەکەمدایە بۆ تۆوی گەنمە شامی و جۆ و گڵۆبە ڕۆژە. بەرهەمێنانی گەنمی ئەو وڵاتە لە ساڵی 2021دا نزیکەی 40 ملیۆن تۆن بووە بۆ 3 بەرهەمەکەی دیکەش 50 ملیۆن تۆن بەرهەمی هەبووە. پێش شەڕەکە ئۆکرانیا دابینکەری خۆراکی جیهان بووە بەڵام لە ئێستادا خۆیان پێویستیان بە یارمەتیە بۆ دابینکردنی خۆراکی خۆیان. وڵاتانی ڕۆژئاوا رووسیایان بەوە تۆمەتبار کردووە کە بەهۆی داخستنی بەندەرەکانی دەریای ڕەشی ئۆکرانیاوە جیهانیان ڕوبەڕووی مەترسی برسێتی کردووەتەوە. تۆمەتێکە مۆسکۆ ڕەتی دەکاتەوە و دەڵێ سزاکانی ڕۆژئاوا هۆکاری دروستبوونی کەمی خۆراک و ئەو مەترسیەیە لە جیهاندا. ئەنتۆنی بڵینکێن وەزیری دەرەوەی ئەمریکا لە 19 مانگی 5دا رووسیای تۆمەتبار کرد بەوەی کە خۆراک وەک چەک لە ئۆکرانیا بەکار دەهێنێت و گوتیشی ئەمە نەوەک تەنها دابینکردنی خۆراک بۆ ملیۆنان ئۆکرانی دەخاتە مەترسیەوە بەڵکو ملیۆنان کەس لە سەرانسەری جیهان کە پشتیان بە هەناردەی ئۆکرانیا بەستووە ڕوبەڕووی کێشە دەکاتەوە.
ئەنجامی ئەم کارانە وێرانکەر بووە. دابینکردنی خۆراک بۆ میلیۆنان ئۆکراینی و میلیۆنان کەسی دیکە لە سەرانسەری جیهاندا بە شێوەیەکی تەواو لەلایەن سوپای ڕووسیاوە بە بارمتە گیراوە. شەڕی ئۆکرانیا و هەروەها گەماڕۆکانی ڕۆژئاوا بۆ سەر رووسیا نرخی دانەوێڵە و ڕۆن و وەزەی بەرز کردووەتەوە و ئەمەش هەڕەشەیەکە بۆ دروستبوونی قەیرانی خۆراک لە جیهاندا، چونکە سەرچاوەی هاوردەکردنی گەنمی زۆرێک لە وڵاتان رووسیا و ئۆکرانیان لە نێویاندا سەرچاوەی هەندێک لە هەژارترین وڵاتەکانیشن. رووسیا و ئۆکرانیا پێکەوە نزیکەی 1 لە سەرسێی گەنمی جیهاندابین دەکەن. ئێمە لە بەرزبوونەوەی نرخەکان بە تایبەتی لە بەرزبوونەوەی نرخی کیسەی ئاردەکان دەترسین. ئەمە قەیرانێکی گەورە دەبێت بە تایبەتی بۆ خاوەن نانەوەخانەکان. ئێمە ڕوبەڕووی زیان دەبینەوە و کەس قەرەبووی زیانەکانیش نەکاتەوە. ناشتوانی نرخی نانەکەش بەرز بکەینەوە، چونکە خەڵکی غەزە لە ڕۆژێکی قورس و نالەباردان. دەیڤید بێزلی بەرپرسی خۆراکی نەتەوە یەکگرتوەکان داوای لە ڤڵادیمیر پوتین سەرۆکی رووسیا کرد ڕێگە بە هەناردەکردنی ئەو دانەوێڵانە بدات کە لە بەندەرەکانی ئۆکرانیا ڕاگیراون. بیزلی سەرۆکی بەرنامەی خۆراکی جیهانە کە خۆراکی نزیکەی 125 میلیۆن کەس دابین دەکات و 50% دانەوێڵەکانیش لە ئۆکرانیا دەکڕێت. زۆر پێویستە ڕێگە بدەین ئەم بەندەرانە بکرێنەوە، چونکە ئەمە تەنها پەیوەندی بە ئۆکرانیاوە نییە. ئەمە پەیوەندی بە هەژارترین وڵاتانی جیهانەوە هەیە کە لە ئێستادا لە لێواری برسەتیدان. بۆیە من داوا لە سەر پوتین دەکەم کە ئەگەر دڵ و وێژدانت هەیە تکایە ئەم بەندەرانە بکەرەوە. ئۆکرانیا هەروەها وڵاتێکی سەرەکی هەناردەکاری گەنمەشامی و جۆ و زەیتی گوڵە بەڕۆژە و زەیتی ڕوەکی دیکەیە، لە کاتێکدا رووسیا و بلاڕووسیاش کە پشگیری لە مۆسکۆ کردووە لە جەنگەکەدا و هەروەها لە ژێر سزاکاندایە دابینکەری زیاتر لە 40% هەناردەی پەین و پۆتاشی بەرهەمی خۆراکن لە جیهاندا. ئەگەر بەهۆی گەمارۆکانی رووسیاوە نەتوانین دانەوێڵە و خۆراکەکانمان هەناردە بکەین کە لە بازاڕە جیهانیەکاندا نەماون، ئەوە جیهان ڕوبەڕووی قەیرانی خۆراک و برسێتی دەبێتەوە، برسێتی لە زۆرێک لە وڵاتانی ئاسیا و ئافریقا. سەرۆکی کۆمسیۆنی ئۆروپا ئۆرسۆلا ڤۆندەرلاین لە کۆڕبەندی ساڵانەی ئابووری جیهان لە داڤۆز لە 24 مانگی 5دا گوتی رووسیا پێداویستیەکانی خۆراک وەک چەک بەکاردەهێنێت. لە ئۆکرانیای داگیرکراو لەلایەن رووسیاوە سوپای کرملن دەست بەسەر کۆگاکانی دانەوێڵە و ئەمریکاندا دەگرێت. ئەوەش یادوەریەکانی ڕابردوویەکی تاریک و سەردەمی سۆڤیەت و برسێتی وێرانکەری ساڵانی 1930 بەبیردەهێنێتەوە. ململانێکە وای کردووە نەتەوە یەکگرتوەکان بە دوای پلانێکدا بێ بۆکردنەوەی ڕێگاکانی کەشتیوانی لە ئۆدیسا و بەندەرەکانی دیکەی ئۆکرانیا بۆ هەناردەکردنی دانەوێڵەی ئەو وڵاتە و بەم مەبەستەش داوای لە رووسیا و ئۆکرانیا و تورکیاش کردووە لەسەر ڕێڕەوێک ڕێبکەون. تورکیا لە دەریای ڕەشدا سنووری ئاوی لەگەڵ رووسیا و ئۆکرانیاشدا هەیە و هەر ڕێکەوتنێک ڕەنگە پێویستی بەوە بێ هێزی دەریایی تورکیا هاوڵی ئەم کەشتیانە بکە کە لە بەندەری ئۆدیسا و بەندەرەکانی دیکەی ئۆکرانیاوە دەردەچن بەرەو تەنگەکانی تورکیا و دواتریش بۆ بازاڕەکانی جیهان. بەندەرەکانی ئۆکرانیا لە ئیستادا لەلایەن هێزی دەریایی رووسیاوە گەماڕۆدراون. گەلۆما رووسیاوێ ئامادە بە ڕێگا و ئاسانکاریان بکە ji bo ku gelmê Ukrayn bigeha bazarên cîhanê bi me re niha rastexwe Salih Demîcer li pêş Kongresê Emerîkî. Salih tu çi dibêjî fermo? رووسیا rê dide bes şert û mercê Rûsya divê derbarê de hene. Em dizanin ku Ukrayniyan ew bêjin sînorên bi deryaya reş ra ew navçeyên xwe bi mayînan ew bêjin tije mayîn kirine. Rûsya yek ji wan mercanek ku daxwaz ji Ukrayna dike ji bo eger bixwazin genimê wan derbas be divê wan bender û em bêjin alî Odesa û benderên dinên bajarên başûrê Ukrayna ra ku wan mayînan paqij bike rake. Ukraynî jî baweriyê bi Rûsan nakin, dibêjin eger ew mayîn werin rakirin wê demê wê Rûsya bi gemiyên şer derbas be, yanî wan navçeyên wê bi awayekî ji bo şer bekar bîne. Ya din mercê din e ku Rûsya dixwaze ew ku
جڤاکان نەتەوی جەزایان ji ser Rûsan rake ji bo ku ne tenê genim bibêjin garis û tiştên Ukraynî biçin bazarên cîhanê belê yê Rûsî jî biçe. Em dizanin ku cezayên civaka navnetewî rê nadin ku em bibêjin genim garis tiştên berhemên Rûsî divê derbarê da derbasî bazarên cîhanî bibin. Ji ber wê yanî Rûsya rê dide lê şert û mercên wê hene û Ukraynî jî wan şert û mercan qebûl nake. Eger ew şert û merc li gora ku dixwazin ciza li ser bêhêlanîn û Ukraynî jî wan mînên deryayê da hilîne nehatin cêbicêkirin. Ukrayna çi tiştî diyan çi alternatîf li pêş Ukraynayê heta germê xwe bigehîne bazarên cîhanê. دخیل بجارین تال و آسیل پیش اوکرانیان هنه اوکرانیان دوی درباره دا جبو وکو الټرناتیو آنها دو دری دو ری به پولندا و رومانیا را وکرنه که بریا ترین گنمو ام بیجن گارسو زیتا بربرو ببن لی قالك زحمته جي هناك زحمتي يعني اوكرانيان برپرسام خو گوتو بو کو زحمتي د درباره دل پیشوان هنا جبو اگر کو درباس بکن وان ريان بترينان او بکن دبي او ترينان جارك دن ريان جوان را پیدا کن کو حتی بچن وان بندرن کو سايلوين گنمن ام بيجن گارسو گنم لو دري هنا پیدا بکن او جي و قالك اركك زورو زحمت به وام دزانجي کو اف مهما حزيراني ورزا باليه يعني ام بيجا يعني بيكو او بيتري 20 مليون طن غارس وغنم روسي د سايلوين دا امباركيريانها ام بيجن موسمها ايصال جيتي ورزا ايصال غنم جيتي او جيو بسراف كفيج بوان برسكريك كمزنا براستي صالح تزاني برسكريك كافنا نجاري كي اكو مثلا هناتنا غنم هم روسيا هم جي اوكرين تيرا وصاندرو ولي مدخص ام بزان قالوا باندورا ريغرتني اللي هناتنا غنمو غارس وبرهمين دين چاندني بتر لسر شو ولاتان ديارا بله دخیل ام دزانن کو یعنی جبری دا تم دبیجن ولاتن هجار بهتر ددن ام دما بحثا ولاتن هجار دکن بهتر بحثا ولاتن افریقی دکن ولاتن روجلات ناوین دکن ولاتن باشور روجاوای آسیا دکن اف ولاتن کو باوای کی برفره سرکه پالا خوددن سر گنمو گارسو زیتا بربرویا اوکراینیه یعنی اف ولاتن بهتر باندور و باواکی راس وان بهش بر بو وان جبو دبي برسجري كريزا برتشيبون الفان ولاتان تشيب انها ولاتن دنياي وكو نمونه الفيدرالي الامريكا الرنجه اجر او ورن بندكرن نهي ري ند داينكو او موسمجي يعني ورزا ايصال جي ني درخستن رنجه باندوري بدل سر بهابونا نرخا نانو جنم الفيدرالي لي امريكا بيجنم وبينان نامينه لترسي وي اولاتين هجارين كما بحثا وان كر اود بن باندوري سرك هذا هلبته كو ديار باندوراوي جنهاد ديار بيا صلاح دميجر اللي بيش كونغرس امريكي راس خب مره بو سپاس خوش سێ مانگ پاش ئەوەی مەکدانۆڵد کارەکانی خۆی لە رووسیا ڕاگرت سەدان کەس ڕۆژی یەکشەمە لە مەیدانی پشکنی مۆسکۆ کۆبوونەوە لە کاتێکدا ڕێستورانتەکە لەلایەن لەژێر ناوێکی تر و لەلایەن خاوەنێکی رووسایەوە کراوەوە. لە مانجی سێدا ماکدۆناڵدز کاری چێشخانەکانی ڕاگرت واتە کاتێک کۆمپانیەکانی بیانی خۆپێشاندانی هەرەبەرچاویان سەبارەت بە کردداری لەشکری رووسیا لە ئوکراینە دەربڕی. دوای دوو مانگە و کۆمپانیە بڕیاریدا بە تەواوی رووسیا بەجێبێڵێت و 850 چێشخانەکەی بە گۆڤۆر فرۆش کە خاوەن مۆڵەتی 25 ماکدۆناڵدز لە سیبریادا بوو. ڕاشکاوانە بڵێم کەسێکی بەرزەفرم و پلانم هەیە نەکتەنا هەر 850 چێشخانە بکەمەوە بەڵکو پلانی نوێش پەرە پێ بدەم بێگومان هەروەک پێشوو لە نزیکەوە چاودێری چلۆنایەتی و جۆری ئەو بەرهەموو خزمەت گوزاریانە دەکەین کە پێشکەشی میوانەکانمان دەکرێت. ئەو کۆمپانیا ئەمانجێتی تا کۆتایی مانگ 200 ماکدۆناڵدزیریش بکاتەوە. دڵنیاین کە کڕیارەکانمان هەز ناکەن لە جۆر و تامی خواردنەکاندا گۆڕانکاری دروست بوو بێت. دەمەوێت جارێکی دیکە سوپاسی لایەنەکانی ناردنی بەرهەمەکان بکەم کە بە هاوکاریان لەگەڵ ئێمەدا بەم قۆناغە سۆرسەختەدا تێپەڕیوین. هەندێک بەرهەمی وەک پیگمەک و مەکفلۆری لە ڕیزی خواردنەکاندا نابن و چیتر دروستیان ناکەین. گۆڤۆر بۆ سەر لە نوێکردنەوەی لە خەکانی ماکدۆناڵدز بە خێرایی هەنگاو دەنێت. هەرچەند دوو کاتژمێر پێشکردنەوەی ماکدۆناڵدز لە گۆڕەپانی پوشکین ناوێکی تایبەتی لەسەردانرا. لە چوارچەوەی گرێبەستی فرۆشتنەکە کە بڕی پارەکەی ڕانەگەیەندراوە بەڕێوەبەرایەتی ئێستا ڕەزامەندی دەربڕیوە لەسەرەوەی هەموو ئەو 62,000 کەسە بێڵنەوە
کە پێش دەرچوونی لە رووسیا لە کۆمپانیای مەکدۆنالدزدا کاریان دەکرد. قەرەباڵغی لە گۆڕەپانی پوشکین هەرچەندە گەورە و پرجم و جۆڵ بوو، بەڵام لەگەڵ ژمارە ئەو بەشداربووانە لە یەکساندا نەبوو کاتێک مەکدۆنالد لە ساڵی 1990 لەوێ کرایەوە و خەڵک بۆ چەند کاتژمێرێک لە ڕیزدا چاوەڕۆنمانەوە. لەو کاتەدا ماکدۆنالدز دەنگدانەوەیکی دەرونی و سیاسی هەبوو کە زۆر قوڵتر بوو لەوەی کە تەنها وەدەسێنانی خواردنێکی خێرا بێت. کردنەوەی ئەم چێشخانەیە بۆ زۆربەی خەڵکی موسکۆ چێژێکی نوێی خواردن و کارایی خزمەتگوزاری ڕۆژاوا و شێوەی ڕاکێشانی خەڵکی بۆ لای بەرهەمەکانی بوو. نیشانەیە کە یەکێتی سۆڤێت هێوا شێواش دەرگای کردوتەوە ڕێگە بە کولتوری بیانی دەدات بچێتە ناو وڵاتەکەەوە. سەر لە نوێکردنەوەی ڕۆژی یەکشەمە پشتیوانی لە دەنگدانەوەکەی ئەو کات و تامەزرۆی خەڵکیشی لێ زیاد بووە. لە نێو ڕێستۆرانەکەدا شاشەی تایبەتی وەک پێشودانرابوو کە داوای جۆری خواردن بکەی لە دەمێکدا خەڵک کراسی یەک جۆریان بۆ پشتیوانی لەبەر کردبوو. داوای خواردنی دڵخوازی خۆم کرد کە دیارە هەموو شتێک وەک پێشووە. سندویچی ماسی و مریشک و سۆسج هەر هەیە، هەموو شتێک باشە، تەنانەت باشتریشە لە جاران. هەڵبەت کۆمپانیەکە خەریکە خواردنەوەی نوێ دابین بکات لە دەمێکدا کۆکا کۆلا بەرەو کەمی چووە. تەوی دەرکەتنا شەڕ لە گەلک بەرۆکان لێ هاڤینە 2022 ji bo paytextê Ukrayên Kîevê tal û giran û sext bû. Roşt hilê lê xemgînî serdesta li rexê deryayê li Venîs dîmenên têra xwe kurt û germ xuya dikin. دەگەل شەڕ و پەفچوونên li ئەنیên Rojhilat û Başûr diqewmin havîna îsal ji bo paytexta Ukrayna Kîev havînek tehle. Roj derdikeve lê xem û nigeraniyekî zor li cem xelkê xuya dike. Kîev ji destpêka şerî hêza Rosyê paş vexist lê aştî û aramiya li paytext xapînok e. Qehwexane û xwaringeh ji nû ve hatine vekirin weke sîmbolek normalbûnê diyar dikin. Heya herkes vedigere malên xwe ji ber ku ji demjimêr 11 şevê heta 5 spêdê qedeqeya derketinê ye. Li kenara deryaya Venice ku ev nave bi beşek ji ber lêva ava rûbarê Dnîpro ku di nav bajêr de derbas dibit hatiye dan, têra xwe dîmenek havînê xuya dike. Lê Valeriya 19 salî ku xwendkara ewlehiya Cyberê dibêje şer û hêrişek esmanî herdem di hişê de ye. Dema ew bi hevalên xwe re ahengê digêre. Dema miyariya voleybolê dileyzîn û dengê zengîla hoşyariyê dibîsîn gelek me tirsînît. Gumanawyekê bû min çêt bît ku niha wê hinek bûn beja esmanî bêne xwar. Pêjî kutrîna zengilên hêrişên esmanî bi berdewamî lê didin li ser bernameyekiya telefonên wan lê hindek kes guh nadin. Kemanjen Markian Lokiniak ku li golanekiya Kîev ji bo xelkê kemanê dijanit dibêjit ku xelk bi tirsê re rahatine û ev e gelek xirab e. خەلک گوه نادن زەنگا هۆشیاریە û tiştên wiha ew hînî van tiştan nabûne û ez dibêjim ev beşê herî xerab e. Di demekê de ku hêj aştî nazik e û ji caran binirixtir e, gelek kes hêz şiyan û malê xwe ji bo harîkarî û piştgiriya leşkerî didin ku şerekî dijwar ji bo rizgarkirina dever û bajarên wêrankirî dikin. Andrey Beştivî sernivîserê govara internetê li Kîev dibêje ew ji testên pizîşkiyên leşkerî derbas bûye û amade ye biçte şerî. Lêre li Kievê evlehî baş e. Heke hingoyê xwe bidene xelkî ew tenê behsê peywendiyê xwe dikin. Wek her carê behsê seksê, şerê û tiştên din dikin. Niha paytext aram e û xelk jî jiyana xwe ya rojane dikin. Lê ev herdû hevjîne ne pişrast in. Ku vê havînê ev e dê bite dîmahîk hevdîtina wan di dema ku leşkerên zêdetir berevşerî ve diçin. چاوی واشنگتن بەرنمەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن.
دوه یەکشەمێ چالاکوانان لە باژارە نیویۆرکێ نەڕازیبوونە ڕێخست لە جهێک و فەرمانداری فلۆریدا ڕان دی سانتس لە بەر بوو بەشداریە دێجیڤینەکە ڕێبەرین جوهوین محافزکاردا بکە. بەڕەوانکارین مافên hevcinsxwazan hewldan ku ew civî nehêtekirin komên hevcinsxwazan hîn jî li dijatiya qanûna bi navê nebêje geyî dikin ku Di Santos li wilayeta xwe Florîda pêşengiya wê dikir. Wan sozdan ku roja yekşemê li konferansa rêberên cihûyan li dijî derketina fermandarê komarî protestoyê bikin. Sînatorê eyaleta New Yorkê Brad Halman got jî şermezarî bû ku fermandarê Florîda li devvera serheldana tevgera mafên hevcinsxwazan biaxive. Lê berdevkê kampêna Di Santos got tund rêyên çap nikarin me rawestînin. ئێوارەی ڕۆژی یەکشەمە سەرۆک جۆ بایدن بینرا کاتێک لە کڵێسای کاتۆلیکی سان ئەنتۆنیۆ لە ویلیامزبەرگی ویلایەتی دێلەوێر دەرچوو، بەڵام کاتێک ڕۆژنامەوانان هەوڵیاندا پرسیاری لێ بکەن وەڵامی پرسیارەکانی نەدایەوە. یەکێک لە پرسیارەکانیش لەسەر ڕێککەوتنێک بوو لەسەر یاسای چەک کە لەلایەن دانووساتکارانی هەردوو پارتەوە لە سینات ڕاگەیەندرا. گروپێکی هەردوو پارتی سیناتۆرانی ئەمریکا ڕۆژی یەکشەمە پێشنیازی هەنگاوێکیان کرد بۆ سنووردارکردنی توندوتیژی چەک دوای تەقەکردنە کوشندەکانی ئەم دواییانە لە تێکساس و نیویۆرک. بەڵام ئەو ڕێوشوێنە سنووردارانەی کە گیراونەتە بەر زۆر کەمترن لەو داوای گۆڕانکاریەی کە سەرۆک بایدن دەیکات. پێشنیازەکە بریتە لە لێکۆڵینەوەی زیاتر لە ڕابردووی هەر کەسێکی کە تەمەنی 21 ساڵ کەمتر بێت و بیەوێت چەک بکرێت و هەروەها زیادکردنی سەرچاوەکانی ویلایەتەکان تا ڕێگە نەدەن چەک بکەوێتە دەستی ئەو کەسانەی کە ڕەنگە ببنەهۆی مەترسی و سەرکوتکردنی کڕینی چەک بە ڕێگایەکی نایاسایی. و پانێلek endamên Kongresa Amerîkî îro duşanbeyê dê civîneka diya guhdarîkirinê taybet bi xerabkariyên şeşî rêbendana 2021 a li ser Kongresê Amerîkî dest pê bike. Panêla yekem lê şava pêşembuwa borî bi rêka televîzyonan hate pîşandan. Ew beşek bû ji lêkolîna Kongresê li ser êrişa xerabkariyan. ڕۆنشتنا گۆداریکردنی ئیرۆ دێ تایبەت بە بە لێکۆڵینێن لەسەر ڕۆلێ سەرۆکێبەرێ دۆناڵد ترامپ دوێ عێریشێدا. هەتا نەها ئەندامên کۆمیتەیە کوپڕانیاوان دیموکراتن خەتای وێ عێریشا خوێنی دێخ نەستۆی سەرۆکێبەرێ کۆماری دۆناڵد ترامپ بوو ji ber ku wî digot helbijartinên serokatiya 2020 hatine dizîn. Berî wê êrişê jî Trump bi demekî kurt ji piştevanên xwe re diaxift û got em ê şerekî dijwar bikin. Eger na êdî me welat nabe. Hinek ji wan kesên tûre gazî dikir ku Mike Pence cêgirê wî demiyê serokê Emerîkî هەڵواsin. Gelo ew kesên dê lêkolîn îro bi wan re bêkirin çi ne çi kesiniyan kî ne? Ozlem yasak pêdaçûnî bi ser vê pirsê de dike. Ozlem tu çi dibêjî ew kes wêkî bin îro wê amadî wê civîna guhdarîkirinê bin? Belê dexîn ew ê di rûniştina îro de ye ku ew ê li gor saetek li avahiya Kongresa Amerika ku cîranê me ye dest pê bike di vê rûniştina komîteya Kongresê de ew ê berpirsê kampanyaya hilbijartinê ya Donald Trump di rûniştina yekê de şahidiyê bike û pirsên qanûndanerên Amerîkî yên ser bûyerên kujeriyê şeşê rêbendanê de bide. Her wiha ew ê sernivîskarê Fox News'ê yê wê demê Chris Stephanopoulos jî were gohtar kirin. Dexil hêjayê bîrxistinê ku ev komîteya ser lêkolîn û lêpirsîna bûyerên kujeriyê şişê rêbendanê de li Kongresa Amerîkî hatibû darxistin û tê çaverêkirin ku ev ê komîte bi tevahî 6 rûniştinan darbixe ku rastiyên bûyerên kujeriyê şişê rêbendana 2021 derxîne holê. Helbete. Başa Oslam nûçeyên dawî ji alûziyên meşan ku daxwaziya mafên hevcinsxwazan dikin. Çi ne û karbidest çi dibêjin ser wê ne? Belê dexîl di meya hezîranê li serên serê Amerîka wek serbilindiya
مافین مرۆڤên LGBT tê pîrozkirin û di vê mehêdê gelek bûyer meş û aheng têne darxistin. Di vê hefteya di dawiya vê hefteyê jê de di vê çerçeveyê de gelek meş hatin kirin lê li eyaleta Idaho polîsan ragihand ku 31 kesên endamên komekî rastkiriya tundire dema ku amadekarî dikirin ku êrişê vê meşê bikin bi berhemên alavên çek û êrişkar hatine girtin. Pispor dibêjin ku heke bi dem û dest kanûnên berfireh û xurt dijî komên rastkir neyê girtin ew dijî komên cudayên wek Amerîkiyên reş cîhû LGBT tunditijî û xeterî بلندتر ببن. باشە لەسەر مەسەلا چەکان ئەو بەڕنویسا کۆنگرسی پێشنیاز دکە کوونها لەوەرە هەلبەت بە پێنگاوەکە ئەرێنیتی نیشاندان تایبەژی لە جەم سەرۆک بادیجی لێ ئەو دەبێژە هێشتا ئەو نەبەسە لێ یەک دەپرسە گەلۆ ئەوەی دەرباز بەد لە کۆنگرسیان نا. بله براستی داخل ev kanuna ku do jehela 10 senatörün komari u demokrat ve hate diyar kirin ve kanunek Gringia diroki te nerxandin jo Serok Amerika Joe Biden do bi daxuyaniye ki pişkiriya xwe diyar kir go heke ji kongresê derbas bibe ez ê dem û dest ve kanûnê imza bikim. Herwiha Biden destnîşan kir ku tevî ku pîvanên vê kanûnê nebese jî eger derbas bibe ew ê kanûna herî Gringia dijî çekan di 30 salên dawiya Amerîkada be. Lê ji ber cudakariya di navbera komarî û demokratên li Kongresa Amerîkada ne zelale ku heke ev kanûn derbas be yan jî na. Belê ozram dizanin mesela cudahiyên li bera demokrat û komariyan da li çend biryarên dawî دووبەش بوونە 100% کۆماری ڕەخێکی بوونە دموکرات ڕەخادی بوونە لێ دیارە نەها تێگوتن و هەنێک ئەندامین کۆماری دموکراتە ڕانە ji بۆ پەسەندکردنا vênelê pîvanên ku diyar ji bilî ku mesela emir zêdekirine ji bo kesê ku bixwaza çek bi dest bixe çi ye? Belê di vê kanûna ku tê pêşniyarkirin da dexîl di bingehîn de temenê kirîn û karanîna çekan bilindtirê 21 dike ku berê 18 bû her wiha evlehiya derdora dibistanan wek xalekî giring di kanûnê de heye ji aliyê din ve jî alîkariya dermankirina nexweşiyên derûnî di kanûnê de tê pêşniyar kirin. Bel. Ozam yasak ji navendê nûçeyên dengê Amerîka bimara bû. Gelkî spas. Gelek spas dexil. زایڵی داهێنان بەرنمەیەکی فەرهەنگی و هوەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. پەرلەمانتارانی ڕەوتی سەدر لە پەرلەمانی عێراق دەستیان لە کارەکانیان کێشایەوە پاش ئەوەی لە نێوەندی چەقبەستووی هەوڵەکانیان بۆ پێکێنانی حکوومەت مقتەدا سەدر داوای لێکردن دەست لە کارەکانیان بکشێنەوە. سەرۆکی پەرلەمانی عێراق محەممەد هەلبوسی دەست لە کار کێشانەوەکەیانی پەسەند کرد. سەدر کە لە ساڵی 2023دا سەرکردایەتی یاخیبوونێکی کرد دژ بە ئەمریکا لە عێراق لە هەڵبژاردننی مانگیدا هەموو لایەنەکان زیاتر دەنگی بەدەستێنا بەڵام چەند مانگێک پاش ئەوە هەڵبژاردنە پێشوەختەکە نەتواندا بگەن بە ئەنجامێک بۆ پێکێنانی حکوومەتێکی نوێی عێراق. هەر سەبارەت بە دەست لە کارکێشانەوەی پەرلەمانتارەکانی ڕەوتی سەدر و ڕەوشی سیاسی لە عێراق دەچینە لای پەیامنێرمان دڵشاد ئەنوەر. دڵشاد ماندوو نەبیت دەزانین پەرلەمانتارەکانی ڕەوتی سەدر دەستیان لە کارەکانیان کێشایەوە و دەست لە کارکێشانەوە کەشیان پەسەند کراوە. ئایا ئەمە مانای ئەوەیە کە دەبێت هەڵبژاردن لە عێراق سەر لە نوێ ئەنجام بدرێتەوە؟ بەڵێ دیارە کشانەوەی پەرلەمانتارانی ڕەوتی سەدر سەرەتا ئەتوانم بڵێم وەکو کاتی فشار لەلایەن زۆربەی لایەنەکانەوە لێک درایەوە و ئەوەندەیە من بە دوایچوونم کردبێت سەدر خوێندنەوەی وا بووە کە دوای دەست لە کارکێشانەوەی پەرلەمانتارەکانی کۆمەڵێکی زۆر لە پەرلەمانتارانی سەربەخۆ ئەوانی تریش بە دوایە دەست لە کارە کێشتنەوە
و پەرلەمانی عێراق پەکە خان بەڵام سیناریۆکان بە جۆرێکی تر لێکەوتەوە ئەوە بوو کە دەست لە کار کێشانەوەکانیان پەسەند کرا و هیچ پەرلەمانتارێکی بە دوای ئەوانە دەستی لە کار نەکێشایەوە بە پێچەوانە ئێستا قسە لەسەر ئەوەیە کە شوێنی پەرلەمانتارانی ڕەوتی سەدر پڕەکرێتەوە بۆیە لە ئێستادا دۆخی عێراق کەوتۆتە بەردەم ئاڵۆزیەکی زۆرەوە بە تایبەتی کە ڕەوتی سەدر ماوەیەکی زۆرە ئەیانەوێ بە تەنها حکوومەت پێک بێنن بەبێ لایەنەکانی نێو چوارچەوەی هەماهەنگی ئێستا قسە هاتوۆتە سەر ئەوەی کە ئایا بەشکردنی میراتی سەدر و پڕکردنەوەی کورسیەکانی سەدر ئایا سەدر کە لە ڕابردوودا بەتەما بووە بە تەنها حکوومەتی عێراق پێک بێنێ ئایا لەم و دوا قبوڵەکە کورسیەکانی دابش بکرێت لایەنەکانی تر بیبن و ئەم بە تەنها لە دوورەوە تەماشاکەر بێت بێگومان چاوەڕوانی زۆرەکە لە ڕەوتی سەدر بەڵێ باشە دڵشاد شارەزایان چۆن باس لە هەنگاوەکانی داهاتووی سەدر دەکەن بەڵێ بێگومان ڕەوتی سەدر بە تایبەتی خودی مقتدا سەدر پێ ناچێت بە پێی پێشبینی شارەزایان پێ ناچێت هەروەها تەماشاکەر بێت میراتەکەی دابش بکرێ کورسیەکانی دابش بکرێ بەسەر کوتلە و پێکاتەکانی ترا بە تایبەتی کە ئەو پێشتر بە تەما بۆ بە تەنها حکوومەت پێک بێنێت بۆیە لە ئێستادا قسە لەسەر کۆمەڵک سیناریۆ هەیە لە عێراق یەکێک لە سیناریۆکانەوەیە کە ڕەنگە ڕەوتی سەدر پەنا ببەنە بەر شەقام و ڕژاندنی شەقام و ئاڵۆزکردنی دۆخەکە و هەندێک زانیاری تریش هەیە لەسەرەوەی کە سەدر جارێکی تر هێزەکانی سەرای سەلام کە پێشتر بنکە و بەرگەکانی تا ڕادەیەک داخستە بوون ئێستا جارێکی تر چالاک و ئەکتیڤیانەکە بۆ قۆناغی داهاتووی عێراق بۆیە لە ئێستادا شانەوەی ڕەوتی سەدر و پەسەندکردنی با بڵێن دەست لە کار کێشانەوەکانی عێراقی خستۆتە بەردەم دۆخێکی ئاڵۆزەوە و چاوەڕوانی هەنگاوەکانی داهاتووی ڕەوتی سەدرەکرێ ئایا ڕەوتی سەدر بە فعلی بە تایبەتی خودی مقتدا سەدر قبوڵەکات کە میراتەکەی دابش کرێ بێگومان شارەزایان و پسپۆڕان تەوەقع ناکەن کە سەدر هەروە تەماشاکەر بێت کورسیەکانی دابش بکرێت بە تایبەتی کە ئەو پێشتر چاوی لەسەر ئەوە بووە کە عملی سیاسی فەک بخات و چاوی لەسەر ئەوە بووە کە خۆی بە تەنها حکوومەت پێک بێنێت و ببێتە یاریکەرێکی سەرەکی لە نێو عێراقا ئێستا بەم شێوەیە با بڵێن میراتەکەی دابش بکرێەوە دەست لە کار کێشانەوەکان پەسەند بکرێەوە شوێنی کورسیەکانیان پڕ بکرێتەوە بۆیە چاوەڕوانی زۆر سیناریۆ بۆ عێراق کرێ بە تایبەتی کە چاوەکان لە ئێستادا لەسەر هەنگاوەکانی داهاتووی ڕەوتی سەدرن کە پێ ناچێت ڕەوتی سەدر بە هیچ شێوەیەکەوە قبوڵ بکاوە تەماشاکەر بێت بەڵێ باشە دڵشاد لەم ئاڵۆزیانەی عێراقدا وڵاتانی دراوسێ عێراق چ ڕۆڵێک دەگەڕن بە پێی ئەو زانیارانەی کە ئێمە متابعەمان کردووە و دەستمان کەوتووە شەوی ڕابردوو دوای ئەو بڕیارەی کە دراو بۆ پەسەندکردنی و پەسەند کرا کە بڕیاری دەست لە کار کێشانەوەکان وەفدێکی کۆماری ئیسلامی ئێران کاتژمێر 10 شەو گەیشتووەتە بەغا و چاوەڕوانەکرێ ئەم وەفدە هاتنی ئەم وەفدە پێشبینی ئەوەیان کردبێت کە ڕەوتی سەدر یاخود کوتلەی سەدر هەروە تەماشاکەری دۆخەکە لە بە ڕەنگە مەترسی ئاڵۆزبوونی دۆخەکەیان کردبێ بۆیە بۆ شێوەیە بە پەلەپەل گەیشتبێتە بەغا و خاڵێکی تریش کە هەیە زۆر گرنگە ئەوەیە کە سەدر زۆر تووڕەیە لە حەلبوسی و لە ئەوانەی کە پێشتر هاوپەیمانی بوون بە تایبەتی کە حەلبوسی بڕیارە با بڵێن دەست لە کار کێشانەوەکانی کە پەسەند کرد تەقدیمی کرا چاوەڕوانە کرا کە هاوپەیمانێتەکان مووقفیان هەبێ بەرامبەر بە کشانەوەی ڕەوتی سەدر بەڵام ئەوان کە کشانەوە سەدر با بڵێن حەلبوسی ترسی لەوە هەبوو کە ئەمە ببێتە هۆی هەڵوەشانەوەی پەرلەمانی عێراق جارێکی تر چوون بۆ هەڵبژاردننی پێشوەق کە ئەمە خواستی حەلبوسی نیە چونکە حەلبوسی زۆر بە زەحمەت توانی و کورسیانە بەدەست بێنێ بۆ زۆر بە زەحمەت توانی کورسی سەرۆکی پەرلەمانی عێراق بەدەست بهێنێتەوە بۆیە خێرا کوتوپڕ بڕیارەکانی پەسەند کرد بۆی قسە لەسەر هەڵوەشانەوەی پەرلەمانی عێراق و هەڵبژاردننی پێشوەق نەکرێ بۆیە سەدر لەمەش تووڕەیە بۆیە دۆخەکە تا بڵێ لەم ڕۆژەوە زۆرێک لە ئاڵۆزی دروست دڵشاد دوا پرسیارم ئەگەر بکرێت بە کورتی کورد لەم کێشانە دەکەونەکەوە ئاڵۆزیەکان زیاتر ئەتوانم بڵێم کورد هاوشێوەی لایەنە شیعەکان دابش بوو خۆی کە لە ڕابردووە بینیمانە پارتی دیموکراتی کوردستان هاوپەیمانەتی لەگەڵ ڕەوتی سەدرا هەبووە ئەم بڕیارانە بە شێوەیەک لە شێوەکان بەلایانی نائیجابی بۆ پارتی دیموکراتی کوردستان شکێتەوە و یەکێتی لەگەڵ لایەنەکانی تریش هەبووە ئەم بڕیارانە ڕەنگە ئەگەر پەسەند بکرێت کورسیەکانی هێزە کوردیەکانیش زیاد بکات بەڵام لەو سەرەوە ئەمە بە شێوەیەک لە شێوەکان سەدر تەماشاکەر نابێت ئەمە کاریگەریە بێت لەسەر کۆی پرۆسەی سیاسی لە عێراقا کە هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق بۆیە هەموو ئەو بڕیارە سیاسیانی کە لە عێراق ئادرێن و دواتر گرفت و ئاڵۆزیان بەدواتا بێت بێگومان کە بەغان ناوەندی قەراری سیاسی عێراقا هەرێمی کوردستانیش بێکاریگەری نابێت لەسەر هەرێمی کوردستان و هێزە کوردیەکانیش بێگومان کاریگەریە بێت بەتایبەت پارتی دیموکراتی کوردستان هاوپەیمانەتیە بۆ لەگەڵ ڕەوتی سەدرا. بەڵێ دڵشاد ئەنوەر سپاس دەکەین بۆ کاتەکەت.
زۆر سپاس بێ. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. بەرپرسانی بەڕێوەبەرایەتی خۆسەر لە سووریا هۆژداری دەدەن لەمەڕ بەرزبوونەوەی ئاستی توندوتیژی لە کەمپی پەنابەرانی کەسوکاری داعش. فەرماندەکانی هێزەکانی سووریای دیموکراتیک دەڵێن ئەگەر تورکیا هێرش بکات ئەوە ئەو کەمپانیان پێکۆنترۆڵ ناکرێت. لە هەرێمین کوردین سووریە دوو کامپین ماڵباتین داعشی هەنە گوتێتە نێزیکی 7,000 ji 54 وڵاتان ji malbatên Daişê gopiraniya wan jin û zarokin hatine bijîşkirin. Hesedê berdewam hişyariyê dide got çi êrişeke Tirkiye dê bihêle kontrolkirina kampa hol û roj nepêkan be. بگومان بالکشک کو هر جاری سرکوماری ترکیه تهدیدی که سر روز آوا و باکور روزلات سوریه اید که ده همان وقتی ده میزنه کو پلانه کی پیرا درد که پلانه کی داعش پیرا درد که و ارته اف پلان داعشی برینها حبس صناعش خو والا درکت هزین ما او یا والا درخستن آنها اندیسن کو گلک معلومات هنه و دهندر کامپا هولیدا گلک خطری هایی کو جاردی ایریشکی و کو حبس صناع سر کامپا هولی بکرن. لگوری بپرسین ریوبریا کامپین باکور جلاتی سوریه دبیجنگو بزیده بونا گفن ترکیه تفجر شنین داعشی زیدت به فیرو شهر رمضان دبیجگو نهاد نوا کامپا روجو هولدا آستا تندی پر بلند بویه. جبویجی آنها خو تنظیم دکن آنها خو آباد کن. دبیجه دبی دولت ترکا خو حاضر دکه دبی حوالبند ما خو حاضر دکه بلادن یا زانبه یعنی جبویجی حتی هاد ورده 5,000 هنه 5,000 هموجی خونه حاضر دکن. لکامپا روجی گوبیتری 500 مالباتین داعشی هم ولاتین اروپی هاتن بجه کرن. ریوبرا کامپا روش نورا عبدو دبیجگو تفجر کنه نورمال لکامپی هیا. مالبات گربونه میناگو او لبندا جگدارین داعشی نگوان جکامپی درخینه. اثناء تهديدات تركي سر هري ماما تشدبن بختر مالبات تهديد مالبات داعشي ابيت كامبا هوليدا كامبا روزا بختر بهز بن بختر قوت بن حتى خلايا ويجدر في كامبا خرد بن وتفاصيل مالبات خو ايش كامبا دخل هجای بیرخستنه یاگو روزا یکشنبه 12 مهیجی مجلس سوریای دموکراتیک مسده و هیزن سوریای دموکراتیک هسده و ریوبریا خواستریا باکور جلات سوریه جوینه که هفبش آورته لدار خستن انجام جوینه جی جبو رایا گشتی اشکره کردن هرسی آلیان هشیاری دان بردوام کردن شری لدیجی رخستنا تروریست یا داعشی او گوتن هگه ترکیه ایریش بکه دی هسده بروانیا هرمین خو بکه و دی اویک باندوری لسر رولا هسده درباره جناف برنا داعشی بکه زانا عمر دنگی امریکا قامشلو او تندوتيجي دناف كامبان ده اللي قالوا قفن لسر كامبان للدربة چند مازنن بتعبتيجي دماكو تركيا قفا إريشا لوان هاريمان ديكا زانا عمر فأمري دنجي أمريكا قامشلو نهار راسو خب ما مرة زانا تبيجي يعني خطرها الدربة أجر هاتو تركيا إريشي وان ناوشي عنكر لسر وان كامبان وشعبا بله دم باش دخيل شخوا او مطرسير سر دو اسطاهي يك جيجو وهجمارا شرفان هيزن او لكاريه وي هيز سوريا ديمقراطيكو نوفداريا كامبان دكن مجبور وجو هسد الفيجا تبلي شر برافانيا سينور بن هاجر ايريشك تركيا هات وبيك هات لالي سر استا دنجي جو دما او فالابونشي بلوان دفران بتايبتي لنافشين ديرا زوري وباشوري حسكي جخوا داعشي شاني نوي استا ايريشن خوا زيد دكن قال لك لكولينرين شوبينرين روشا داعشي باور دكن جو داعشي نهاد امدكارنا روشك ايريشك زانا دنگتا هاتا برين داخواست ليبوريني اگر دنگتا دنگي مدقه هاتا تكايا زانا ببورا دنگتا هاتا برين فرمو بردوام بالسر قوتنا خوا شخوالي كولينر باور دكن اف تكتيكا داعش يجري بيشن تكتيكا بندواري انجو بندي ايريشكي ان بويرك مزنه داكو
جارێکردن عێریشێکی بەرفرە مەزن پێک بینە شخوا یا هەری دنیشانە عێریشên داعشê yên çavlirê got yan kampin û zindanên got daişê gorî agahiya ji aliyê Hesedê هەلبەت زانێ عنی پرس ئەوە زیندان و گەلکی خەڵکی وەکو دەبێژ تیرۆریستên داعش وان زیندانە دەنا چەندێک خەتەری لەسەر وان زیندانە هەیە ئەگەر هاتوو ئەو ڕەوشان خوازیار وەکو دەبێژن چێ بوو لە جەمووە ji xwe di hindirê zindana de li gorî serjimarên ji aliyê Hêzên Sûriyaya Demokratîk nêzîkî 27 zindanên got nêzîkî 11,000 girtiyên Daişê tê hatine vecîkirin. Piraniya va zindanan nêzîkî sînorin yên got Tirkiye dibêje ew devera navê werin armanjkirin. Bûyerek tê bîra mirov divê demê de di 2019 de heye. Yani hêjayê bîrxistinê ya got hin roketên ji aliyê Tirkiyeyê li girtîgehê nêzîkî Qamiş lokot û hewlên revê çêbûn û dikarîbûn wê demê bi dehan ji wan girtiyan birevin. Ev li ser astekê li astekê din jî got dibe tirs heye got Daişê careke din êrişekê berfireh wek êrişa spata vê salê li ser girtîgeha Sînaa dubare bike. Başa kar bi dest li wir amade ne ji bo tiştekî wesa? ji xwe Hêzên Sûriyaya Demokratîk û hêzên ewlekariya hindirîm veya dibêjin got şerê li didî jî Daişê dibe pîlana wanî dewemîn yani di asta herî got wek ew dibêjin di ya herî giring ji bo wan bersiva çi êrişeke ji aliyê Tirkiyeyê de ye ew hewl didin got wan girtîgeha asê bikin kampan asê bikin ji bo vê yekê jî bang li koalîsyonê dikin da ku çi rewşeke awarte dekeve karibin bersivê bidin. Zan Emer Peyamînê dengê Amerîka li Qamişlo rastî xwe bi me re bû gelkê spas. Spas xweş. نرخی دراوی ئێرانی ڕۆژی یەکشەمە گەیشتە نزمترین ئاست لە کاتێکدا و توێژەکان بۆ زیندوکردنەوەی ڕێککەوتنی ناوکی ئێران لەگەڵ زلهێزانی جیهاندا لە دۆخێکی چەق بەستوودایە. لە بازاری ئاڵوگۆڕکردنی دراودا نرخی $1 ئەمریکایی گەیشتە 332,000 ریاڵی ئێرانی کە لە ڕۆژی یەکشەمە 327,000 ریاڵ بوو و لە یەکی مانگی شەشەوە هەتا ئێستا بە ڕێژەی لە سەدا 4.4 دراوی ئێرانی نرخەکەی لەدەستداوە کاتێک ئێران لە ڕێککەوتنەکەی ساڵی 2015 دامابەوە نرخی $1 ئەمریکایی 32,000 ریاڵی ئێرانی بوو. دەنگê ئەمریکا Cavkaniyeka pêbaweriyan û çaw agahiyan. Birêya malper û platformên mîdya civakiya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. هاوپەیمانێتی میانەڕەوی سەرۆکی فەڕەنسا ئێمانوێل ماکرۆن لە یەکەم گەڕی هەڵبژاردننی خانەی خواروی پەرلەماندا ڕۆژی یەکشەمە بە جیاوازێکی زۆر کەم سەرکەوتنی بەدەستێنا. ماکرۆن پشتیوانی پەرلەمانی پێویستە تا بتوانێت بەرنامەکانی ڕیفۆرم بەرەو پێش ببات. دەنگدارên Fransî li 12 hezîranê çûne ser sindoqan di gerakiya dixuliya rapirsiyan da. Da ku biryar bidin kadê Serokê Emmanuel Macron piraniya karî perlemanî da bi dest êxî yan jî dê bi dimahiyê bê wergirtina piştgiriya pêdivî bû bernamawiya çaksaziyê. Bi baweriya min her dengek ji bo hilbijartinên serokatiyê yan yên kongresê de giring e. Çunku eger tu deng nedî qaydê maf hebe gazindê bikî eger tiştek bi dilê te nebû tu dikarî gazindê bikî lê bikêmî dema tu dengê xwe bidî kesekî. Kêmtirî du heyvan piştî ku Macron di dubarebûna hilbijartinan da serkeftin dest veyînay nûkev dikevîte beramber berengariyeka bihêztir ji layê bloka çepê ya yekbûyî ve ku rapirsî dê çendê destnîşanken kadê serok bê biherbîtin ji piraniyan perlemanî da eger xwe blok perlemanî jî kontrol neket. Her çawan bît ya giring bo min ew e ez nagihim hîviyên xwe. Ew e ku di asta parlamentaran de muxalefetek rasteqîn heye.
یا کو دمترسی داشیان ماکرون بو در باسکرین اجندا خویا چاکسازیه دیگل دا چاکسازی خانه نشین کرنه کو او دبیجید یا گرنگ بو و گراندن آبوریا گشتی کروکا برنوی لای چپه لشیناوه حول دادن که تمن خانه نشین بونه بین نخار و دست بکرنا حلمت که خرج کرنه که مازن من دنگی خدا ماکرون جبر کو من هرگاف ددی کو برنامه‌وی و کریارنوی لګوري وی تشته از دخوازمه لګوري من او نوینرتیا چیتر بو ولادش بو فرانسا وش بو جهان دیگه لایان نافخوین حکومت پیشبینیا ورگردنا دنگن کم دیگنده کم خلا دنگدان هفپیمانیا ماکرون دا دیگل هنده گوشمار که دنگدارن هاتین ماف دنگدان نبویه یان جید تورا بونش بر بلندبونا خرجن جیانه او کوما جین لوک ملنشان دبر لای بلوکا چپه دا دو هیویه دایه که مفاجوه روشه ور بگیرید. از لایانگیرا پارتیا نشنال رالی نبوم لیوی جاری بله جبر کو از باور دکم کو او دیشت تشتان بینه فرانسا بهاین ما از کچک بچوکیا برخودانی ما هر چنده از بخایا پیرم جی او جبو فرانسا شر دکن دا کو بمینت فرانسا پیشبینین دست به که پشتی هلبجارتنا سروکاتی نشان دادن که ماکرون در هدایت پرلمانی دا دنگن زورینه به دست بخید و که هر جار دم سروکاتی آوی کردگیریه بو 5 سالان. مزگفت مزن آدیار بگری مزگفت هری کفنا لباجر او کنیسه بو لسوری باجاری کفن دسال 639 دا کتی دستی مسلمانان حتی وی دمیجی او آواهی کنیسه مزن و نافدارا ایسویان بو ناوی دیرا مارتوما بو پشتی که مسلمانان باجر داگیر کری وان دیر کرا مزگفت امی زانیاریون پتر سر دیرو کا و مزگفتی خارجان فارقین به امیرات دنگی امریکا لدیار بکر آمده ببینن. مزگفت مزن یا آمده مزگفت هری کبن یا باجره. لناف سوری لگوری بناف کرنا بره دنابرا دریه خارپت و دریه مردینی جیدگره. باجره آمده آنگو دیار بکر سالا 639 دا کتبن دستلاتیا عربین مسلمان. حتی و دمه او آواهی دیر آمازنیا ایسویان بو. دی گوتون بریا ایسویان جی پرستگه هک بویه. ناوه دیری مارتوما بو. پشتی فتح باشه جعالی مسلمانان دیر مارتوما وگه هرزن اکرن مزگفت. دما سلچوکیان دا جید سردما حکمدار ملیک شاهته آواهی دا رستوراسیون هاته کرن و هم بشه نو لیزه دکرن و شکل ایرو درکت هوله. او آگاهی جی لسر کتبیان هاتیه قید کرن. لید سال 1115 دا آگر بمزگفته دکوه و دشوته لسر دا جی اردهجک مزن چه دبه. گبر استونین بنخشین کمبرین بنخش حمید اردهج دا دروخن. گلک چافکانی دبیشن که مزگفتا مزنا آمده دشبه مزگفتا امویان یا لدیمشکی لمواجی باورمند جبوی مزگفت دبیشن حرم شریفه بنجامین. لحوش مزگفته الهلا باکور لپیش مدرسه مسعودیه دمجمرک جکبران هاتیه چکرن. جراد بيجم دمجمرة روجي بتريجن روجي دقارن دمجمرة فير ببن موجودة في ساعتها بهمبا الجزيرية لروجهلات مزگفت مدرسه زنجیری هی کو جرا پیشین الجزری انگو امام جزری لودرا درستایه دو هیلن مزگفت هنه لگوری دو مذهبان مذهب سرکه این اسلام هاتیه پلان کرن بشال باشور حوشه دکوه جبو حنفیانه جراد بجن مزگفت حنفیان یا باکور جی جراد بجن مزگفت شافیان لحوش مزگفت مازن لسر ستون و دیوار نقشی خمل میماری هنکو هر یک نشانه سردمکه لی هم نقش و رمز هم جی کتابه با آهنگک هاتنه بجی کرن مزگفت نتنی آواه یک دیروکیه همان دمیده میدان اوی حوشاوی جبوی کالمیران جی بین بدانه وارک به همپا یا باشار آمده وکا تمثیل دیروکاوی خجیجان فارقین دنگ امریکا دیاربکر
دیارە شێوەیە کەونێ وێنا مایە چکو وەسا بینی دیوێنەیاندا دیڤیددیویاندا نەبە شێوەیە مزگەفتێک و تو بچتن جێ تایبەتی نمێژی ئەوێنە هەبدەن جیالە جهێندیژی دەوێ ئاواهەیە هەرمانەیە کەون. بەڵێ. ئازان لێرشدا دێنە کۆتایی بەرنمەکانی ئەمڕۆمان دەتوانن لەسەر ماڵپەڕی بەشی کوردی دەنگی ئەمریکا بەرنمەکانمان ببینن. ماڵپەڕی بەشی کوردی دەنگی ئەمریکا بۆ سۆرانی دەنگی ئەمریکا.com و کرمانجی دەنگی ئەمریکا.com.